سڵاو من جێی کوردیم لە بەرنامەی سەکۆی گەنجان لە کوردستان 24 بەرنامەش تایبەت بە گەنجانە ئەو لە ئەولای تێدا نییە باسی دریم و خەونەکانی گەنجان دەکەین لە حەڵقەکانی داهاتوش بەس لەم حەڵقەی بە تایبەتی باسی کاریگەریەکانی سۆشەڵ میدیا دەکەین لەسەر گەنجان بە تایبەتی بە پرسیارەش هەیە حەزم لێ ئێستا و لێتان بکەم لۆ چ خەڵک بە تایبەتی گەنج لە سۆشەڵ میدیای جوونێکی زۆر دەدا لێرە ئەو ڕۆ لەگەڵ برادرە گەنجانە بە ستایلێکی گەنجانە باسی ئەو مۆزوعاتان لە بۆ دەکەین بینەرمان بن هەتا کۆتاییش نەڕۆن لەسەر بەرنامەکەی باش سڵاو جەماعەت ئەم کاتتان باش من جێی کوردیم خاوەنی زیاتر لە 900,000 فۆلۆرم لە سۆشەڵ میدیا پلاتفۆرمەکان عیبە لە بۆ تو تا ئێستا من نەناسیە باشە لەوی عیبترەوەیە ئەو گەنجە سپۆرتانە نەناسی کە ئێستا پێکەوە لە سەکۆی گەنجان باسی بابەتێکی تەواو گەنجانە دەکەین بە ستایلێکی تەواو گەنجانە کەوا ئەویش کاریگەریەکانی سۆشەڵ میدیای هەم بە باش هەم بە خراپ پرسیارە چمان هەیە لە کۆتایی لە توی بینەر دەکەین ئەویشەوەیە دو ئەو هەموو جومبارانکردنە لە سۆشەڵ میدیا هەیە دەبینی گەنجە سپۆرتی بۆچی مندارە بەزی باسی معلوماتە چیەکە 50 جوندێ لەبەرچێ لەگەر ئەو گەنجە سپۆرتانە لێرە باسی مۆزوعەکەی دەکەین بەڵام با بە خۆیان بناسێنن فەرێد و خەڵکی شاری هەولێرم کەوانم 23 ساڵە تابی زانکۆ من مستەفا مەقسوود تابی زانکۆ من زینە ئەیوب قوتابی زانکۆ قۆناغی دووەم من سڵاو قوتابی زانکۆ زۆر باشە جەماعەت بەرنامەکەمان ستایلی بەرنامەکە چکە سەکۆی گەنجانە بە خۆمان بەڕێوەی دەبین بەڵام پێویستە برا گەورەی هەبی لۆی حەزم لێیە ئەگەر ئەنگۆ پێتان قبوڵە ئەم بە برا گچکەی خۆتان قبولکەن خۆبی بەرنامەکەی پێکەوە بەڕێ بکەین هەتاوەکو بابزانین چێت چەند قسەی دەکا و بەرنامەکەش بە زووی تەواو بێت لەگەر ئەو ڕایەدان ئەنگۆ زۆر چاکە جەماعەت یەکسەر دەچینە ناو مۆزوعی پێشەکی پاشەشی نەبی بەرنامەکە سۆشیەل میدیایە بەڕاستی زەختەشی زۆر لەسەر گەنجە بەهۆی ئەو مۆبایلی ناوبارچ بەهۆی هەرزانی تۆڕەکانی ئینتەرنێت هەراها دەکا فەیسبووکی هەیە بێزار و سناپچات هەیە بێزار و ئینستاگرامی هەیە هەمومان هەیتمان با لەو ئەوەی حاشا لە خۆمان نەکەین ئایا کاریگەری باشی هەیە کاریگەری خراپی هەیە تەبعا من مع احتراماتم وها دانیشتمە چۆکمە ئەمەلیاتە داوا لێبوردنتانە دەکەم دەمەوێت ئەوها دەست پێ بکەم بیلعکسی میلی سەعاتی ئەتوو سەرێ لەسەر سۆشەڵ میدیا بە شێوەیەکی گشتی باشە یان خراپە و ئەگە باشە لۆ وەکە خراپە لەو بەس بە کورتی چکە بابەتی زۆری کەمان هەیە بخۆم واف کردەکەەوە کە هەردوو لایانی باش و خراپی هەیە بەس ئەوەندە لایانی کە خراپی هەیە ئەوەندە باشەی نییە تەمان لە لایانی باش دەتوانین فێرە زمانی بیلێ دەتوانین فێرە کەڵچەری نوێبی دەتوانین بیر و ڕای جیاواز ئەکسەپت بکەیت بەس لە لایانی خراپەکانی زۆر لەوە زیاترە یعنی لایانی خراپ بۆ لایانی خراپ ئەمە بەتەواوی بەکاری نانین گەنجی کورد بەتەواوی بەکاری نانێت باشە بەوەندەی ینی ئێستا گەر جیهازێک دێتە بازار کەتەلۆگەکی لەگەرە سناپچات و ئینستاگرام کە دایدەم ئەوە دەکەی شتێکی گەورە هەیە دوور درێژ لە دەرێ قسە پیرێژنانە ئاخیر دەرێ ئەگری ئەومان نەخینتەوە قەت نەماێبسەت ئەگریمان کردێت دەرێت یەوە لۆتستەمەنەچیەوە باشەوە زۆر چاکە دێم وڵات سلااف سەکای خۆ لەبیر نەسی بە هەنجیمی شەکردبایی نمایە ئەتو سەرێ مستەفاج بێگومان سۆشال میدیا هەم لایانی خراپ و لایانی باششی هەیە بێگومان ئەگەرەمە بین ئێلێ ئێستا بین لایەنە باشەکان بەکاربیێنین کۆمەلگا بەرەو بێ کۆمەلگای ئێمە بەرەو کۆمەلگایکی کراوە و کۆمەلگاش پێشکەوتو دەچیتن بەڵام ئەگەر بێت و بەرەو لایانی خراپ بەکاری بێنین بێگومان ئەو کۆمەلگا بەرەو هەڵدێر دەستن کاتە سۆشەل میدیا زیاتر کاریگەری کردێ لەسەر لایانی بەلا ڕێدابردننی کۆمەلگا لە لای تووە بێگومان ئێستا ئەو واقعی ئێستا کە تێداینە وای ینی ئەو واقعی ئێستا کە ئەمە تێداینە سۆشال میدیا زیاتر بەلایانی خراپ بەکاردێن نەک لایەنە باشەکەی مستەفا دەست خۆشبی زینە قسەی مستەفای باسی ئەو دەکات سۆشەل میدیا کاریگەری خراپی هەیە لەسەر کۆمەلگا باشە دەتانی باز لەوەی بکەیتەوە کاریگەری سۆشەل میدیا بە باش خراپ لەگە خودی لەسەر خودی کەسەکە با لە کۆمەلگا واز بینین جارێ خودی کەسەکە چکەمە قسەچی بەناوبانگ هەیە دەرێ ئەگەر بتوێ گۆڕانکاری بکەیت پێویستە لە خۆتەوە دەست پێ بکەیت ئەتوو لە ئێستاوە دەچێت بەبرایەکە دەری سۆشەل میدیامەکە خراپە زۆر مەڕۆسە فەیسبووکی ئەوە چ چای خۆت کۆرە کردی لە دیار تیکتۆکی بەخۆشت لەو لای کەواتە لەسەر خۆمان لەسەر تاک کاریگەری خراپ و باسی هەیە ئەوەندە تو ئاگال لێبی لە کولیە و
برادەرەکان و خاصن تینی کرد ڕێزم بۆ سلااو و زیینەی زیاتر پەیوەستە بە سوشال میدیاوە خۆی کاریگەری خراپی سوشال میدیا دەگەرێتەوە سەر کەسەکە خۆی یعنی ئێستا ئەگەر کەسەکە ڕۆشنبیر بیتن لەلایەنی سوشال میدیا برنکە لەم جێم لێنە ئەگەر ئێستا کەسەکە ڕۆشنبیر بیتن لەلایەنی سوشال میدیا لەوانەیە شتەکە زۆر لە لای قڕست نەبیتن هەتا فرت و فێڵی لێ نەکرێتن لەلایەنەوە بەس ئەگەر کەسەکە زۆر زانیاری نەبیتن لەسەر سوشال میدیا و نەزانیتن چۆن کار دەکاتن لەوانەیە لەو کاتیەوە خراپ بگەڕێتەوە سەرخۆی چکە ئەگەر زانیاری لەسەر هەر شتێکی نەبیتن بەلایەنێکی خراپە دێتەوە سەر جوانە بەس لایەنی باشەکەشی ئەوەیە کە زۆر گەنجی ڕۆشنبیری لێ دروست دەبیتن لە ڕووی زمانەوە لە ڕووی فێربوونی کەلتورۆ لە وڵاتەکانی دیکەوە لایەنە باشەکەی زۆرە بەس ئەگەر کەسەکە خۆی بتانیتن بزانیتن ئەو لایەنە باشەی ببینیتەوە زۆر چاکە کاک فەریدون ئەمە ئەتوما خستە ئاخیری چکاوا دەزانم قسە زۆر پێرەسەوە مۆزوعی ستێ لە بۆمان بەڵێ سوشال میدیا ئەگەر بە شێوی باش بەکار بێ ئەوە دەبێت هۆی پێشکەوتنی سەردەم سێکتەرەکانی کۆمەلگا ینی سەردەم سێکتەرەکانی ئەو کۆنتریسیەکە لێ دەژین بەڕاستی من دەگەڕمە بۆ ئەوەی کە میدیای ئازاد بۆ دەرفێتێک بۆ ئەوەی کە بیربۆچوونی خۆمان بە شێوەیەک رەخنەی بنیادنەرانە بڵاو بکەینە بەڵام پڕی تاک لەو نەهامەتیانەی کە تێدا دەژی لە ژیانیدا سوشال میدیای وای لێ کردووە کە لە جیاتیەوەی کە رەخنە بگرێ رەخنەیەکی دروست بگرێ رەخنەیەکی بنیادگەر بگرێ نرخەکانی زیاتر وەکو جنێودان بێت تەشکردن بێ ناوزڕاندن بێ لە ڕێگەی ئەوەوە ئەو خەم و ئازارانی هەیەی لە سوشال میدیا بە زمانی زبر بە زمانی یا شارستانیانە بیخاتە ڕوو و باز لە کێشەکانی خۆی بکە لە بارودۆخێکی ناهەوماری ژاندەژی کاک فەریدون جووندا لە فەیسبووکی ئەم بۆ قەت کۆمنتی ناشرین تا نووسی لە خەرچی هەم نەنووسیا نەخێت پەروەردەکە ڕێگە نادا نازانم بەگە لە 2012 و 2013 نووسی بیتم بەس ئەمن نەمنووسی جوون ئەمن نەمدایە هەنگۆ کردیتان ئەم بە بیرم ناشوام کرد زۆر چاک بەڵام تاچیت برادەرتان هەیە دۆشی باسکردن بە پاڵەوانانیش دوێنێ فلان کە کەسی دیت باسی سیاسەتی دەکردەوانە 50 جوون باران کرد فلان دیت لە لایڤی کردبەوە کورەوە چی و نەفەرە یعنی من نامێت لەسەر کامێرە جوونەکان دەمەگە ناوە چ خۆی چکەمە باسی گەنجان دەکەن جوونەکان ئەوەندە پیسن طبعاً لەوانەیە ئەنگۆ بچن ناو کۆمنتەکانی من جێی کوردی بکەنەوە خاستن لە فەیسبووکی خاستن لە فەیسبووکی لە پاشی لە تیکتۆکی باشە طبعاً لەسەر باسی ئەوش دەکەین پلاتفۆرمەکان بە پێی پلاتفۆرم کەسەکە مستەقەف دەبێت جوونی بەداچی مندایە کە فێری ئینگلیزیم کردیەوە داکم لە 2012 نمای ئەو وەختی ئەمن پەیجم دانایە بەنای جێی کوردی داکم 10 ساڵ وفات کردیە دەرێ ئەتوو داکت ئەو های کردیە لێ ئەتوو بیە و کەسە بەڵام فەریدون قسە جوانی کرد ئەو کەسە شتێک لە پشتیتی وە دەکا ئەو جوون نەبدا نمونەکی بەسیط ئەگەر ئەو نەفەرە گاپەچی نەبی گاپ بە کوردی یانی فەراغێک لە ژیانی نەبی نایە بێتە سەر ڤیددیوەکەیت و جوون بە تو بدا گاپەکان کوبر دەکرێتەوە پێشنگای کتاب دەکەیەوە پێشنگای تەکنەلۆژیا دەکەیەوە بابەتش تەرفیهی زیاتر پێشکەش دەکەی و گەنج بخافڵێت جوولەی بکە لەگەری حرەکەی بکە ئەو کەسە ئاخیری ماندیە دوایش دیتەوە دۆشا تەسویرەکانی خۆی دەکا کە لێرە تەسویر کرایە شتێکی لە بابەتانە تەرکیز لەسەر تو دەڕوا باشە لایەنچکی سوشال میدیای هەر لەسەر جوونەکەی باسمان کرد دەبینی ئێستا هەندێک کەس هەنە لە سوشال میدیا بۆ ئینفلوئنسەر خۆیان بەناوبان کردیە بۆ دەکەن ئەتو جوونی پێ بدەیت باشە تا ڕادێک ئەو جوونی لە کۆری مەکردەوە کە وامە دەمانەوێت پەیامێکی جوان لە سوشال میدیا بگەینی دەبینم دادەنیشم باسی تەکنۆلۆژیا کۆمپیوتەر دەکەم ئەو کەسە جوونت پێدەدا بەس دەبینی سوشال میدیا ئینفلوئنسەر چکە پەیدا دەبی لە ناو دوو کەوانە ئینفلوئنسەر ئەو دەچی دەرێ ئەو نەفەری خۆم دیتەوە ڕۆژانە جوونی پێ دەم جوونەکانش دەخیتەوە زۆر خۆشە واز نەمەدەینی وایە ئەنگۆ سەر لەسەر مۆزوعی لۆ ئەمن جوون دەدەم لە سوشال میدیایان لەبەر چێ ئەگەر نەفەرەکەم مەسەلەن پەروەردە نەکران بە جوانی ئەو شتە چکێ بەڵام نەفەر زۆر مستەقەفە لە دەرێ دەبینی دەبینی سوشال میدیا جوون دەدا لەبەر چێ وەکو گوتت فەراغێکی زۆر هەیە وەختی زۆریان هەیە لەسەر سوشال میدیا بەڕێوە ببن ینی دەتوانێت تۆ ئەو ڕۆژانەی کە مەشغوڵی یان لەوانێ بۆ خۆش بیزانانی ئەو ڕۆژان کە مەشغوڵی کە دەڕۆیەوە ماڵە تااقەت نییە بڕۆیە لەسەر سوشال میدیا دابنیشی تاشی تیکتۆک بکەیت تەماشای ئینستاگرام بکەیت لەوانەیە یەکسەر بنووی وایان نە بەس لای کەشەوە کە گوتت ئینفلوئنسەرەکان ئێستا هەندێک ئینفلوئنسەر هەیە کە خەڵک دەتوانێت بە کەیفی خۆی جوێنی پێ بدات بەس لای کەش ئینفلوئنسەرەکانیش بەو نوعی ئەتێنشنی خەڵکی وەردەگرن بە جوێندان ئەتێنشنەکەی وەردەگرن کە دەزان ئەمە لە کللتورێکی وا گەورە بووینە کە چەند جوێن بدرێ ئەوەندە ئەمە زیاتر دیقە دەدەینە ئەو شتێک بۆ شتێک خەڵکی بۆ خۆی ڕادەکێشێ ڤیوەرز بۆ خۆی ڕادەکێشێ بە شێوەی جوێن زۆر جوانە بابەتەکە وها نەبی
زینە تووسری لە سەمۆزۆ ستافخانیش ئاماژەی پێداوەیە زۆربەی خەڵک لە سوۆشەل میدیا جنی دەدەن بەس هەتاکو ئەتێنشنی ینی ئەتێنشنی خەڵکی دیکە ڕاکەشن بۆ لای خۆیان یعنی ئێستا هەندێک ئینفلوئنسەرمان هەیە ینی خۆیان بە ئینفلوئنسەر دەناسێنن بەڵام ئەو بابەتانێک کە پۆستی دەکەن ینی هەوەکو بڵێ چاوەڕێی نەگەتیڤی دەکەن ینی حەستی ڕایجیشی ئەجە بۆ نوعاش کە ڤیویان لە زۆر دەبیتن پارەیان لە زۆر دەبیتن و تەشجیعیان دەکاتن کە زیاتر شتی ئەوها نەگەتیڤ نەشر بکەن حتا قسەی ئەویان دەبێتن زۆر زۆر جوان شووا بەسەراتی دیستراکتبی دەبینیت ئیمتحانت هەیە دوو خاڵمایە پێت لەبەر ناکرێ ئەها دەکەی دێنی دەبی خۆت فۆکەس خۆت گرش کردەوە لەسەرەوەی ئەو دوو خاڵە بەسنامێش کرد لەپڕ خۆت لە ناو تیکتۆکی دیتەوە تەوشا ڤیدیۆی دەکەی دەی دەڕۆی قەت خۆت برادەرەکە شتر بەسەر ناتێ بۆ کارەکەی لۆسیە حسب خودی خۆم ئەو شتانم کەمە ئەنی زۆر خونادەم ئەو شتانە بەڵام لەسەر قسەکەی سڵاوخان ئاماژەی بە کەلتور کرد بەڕاستی تاچی کورد ئامادەیە قوربانی بە هەموو بەها کەلتوریەکان بەها کۆمەڵاتەکانی خۆیدا بەس بۆ ئەوی ئامادەجی خۆی بەدیبێنە بۆ نمونە پرۆسەی هاوسەرگیری کە ئێستا ئێمە دەبینین لە سۆشال میدیا باوە کە سەکەندەرەکە سۆشال میدیاوە هاوسەرگیری دەکات کە ئەمەش دیاردیەکی زۆر زۆر خراپەکان کار دەکاتە سەر کار دەکات لەسەر کۆمەڵگایەکەمان وا دەکات کە لێک جیاببوونەوە زۆر بێ وا دەکات کە پەرتەوازایی لە نێو خێزانەکان ڕوو بدا و کاریگەری هەبێ لەسەر تاک بە تاکی کۆمەڵگاش وێنەی تایبەت یعنی کە سوشال میدیا بە خراپ بەکاردێنی زۆر زار خێزانەکان هەڵدەوەشێنێتەوە ڕۆ سەیری دادگاکان کە لە هەرێمی کوردستان هەزارها دۆسی ئەوەمان هەیە یعنی کە لەسەر ڕێ بە خراپەکردنانی سوشال میدیا خێزانەکان بەرەو هەڵەشان و دەچن یان زاروی لەسەر یەک تۆماری دەنجی خێزانێک بەرەو هەڵدەردەچێت خێزانێک بەرەو هەڵەشان و دەچێتن ئەوە شەمو کاریگەری خراپەکانی سوشال میدیایە یعنی پێویستە ئێمە کار لەسەر ئەو خاڵانە بکەین بۆ ینی کار لەسەر ئەو نقطانە بکەین کە دەزانین ئەو شتانە دەبینین کە کاریگەری خراپی لەسەر کۆمەلگای ئێمە پێویستە ئێمە هەندێک ڕێکار بگرینە بەر بۆ ئەوەی ئەو لایەنە خراپانە نێڵین زیاتر کار لەسەر لایەنە ئەرێنیەکان بکەیت کە خۆمانی پێ بەرەو پێش بێت یەکێک لەوانە دابینکردنی هەلی کارە یاخۆ خوێندنەوەی کتێب بە شێوەیەکی بەردەوام کە ئەوانە زۆر زۆر گرنگ و پێویستە بۆ تاکانی کۆمەلگای کوردی زۆر جوانم سەفا دەست خۆش سلااف زیینە تۆشایکەن ئەسم پرسیارێکم لە جەماعەتی شەیە لەم گۆش بەس قسەی کوردی زۆر جوانە دەرێ خۆپاراستن باشتر لە خۆ تیمارکردن خۆپاراستن باشتر لە پێشی ئافری پێشی تایە بەڕێ بە خۆدادا ئەگەر تو بە باشی بەکاری بینی شێ مۆزوعی نابی لۆ تو شێڕان چوو اسم لۆنار شێڕان چووی دەنگ لۆنار بەبێ بزانی کابرا چێ نییە ئەو مۆزوعانە لێگەڕێن چکە زۆر زۆرە من وەکو لە ناو بابەتەکەیمە خەڵکە زۆر نامم لە بۆ دنێری ئەو مۆزوعانە بە من و تو حەل ناکرێت دەبی جیهاتە چکە دانیشی فەرمانگەک پێک بێ ئەو شتانە بەجارە بەس حەلکە لەولایەش بوردەوردە لە پەروەردە فێریانکە من یەک پرسیارم لە هەمومان هەیە لە خۆشم ئەتوی بینەت لە هەمووان گرنگتر قەت خۆت بکەم زانیە قەت هەست بەلاوازی کردیە قەت هەست کردیە تو هیچ نی ئەتو کەسێکی جوان نی کەسێکی زیرەک نی تەنها لەبەرەوەی فۆڵۆی چەند کەسەکت کردی لە ئینستاگرام و فەیسبوک و بلا بەبلا کەوا لە تو جوانترن سیارەکەیان زۆر زۆر جوانە لامبورگینی پێ سەعاتێکی ڕۆلێکسی پێەیە یان کچەکە مکیازی زۆر جوانی کردیە معدەل زچی بوچی لەبەرە لە کافتریایکی زۆر ڕاقی دانیشتیە و ئەوها دەکا و دێو دەڕوا ئایا یا ئیشی زۆر باشی هەیە یان دەبینیت بە دەسانیەی خوب بە دەسانی دەبێ میلیۆنێر لە ڤیددیۆشی دەسانی ئەتو بتە میلیۆنێر ئەو پارانە ئەوها ئایا ئەتوو ئەم گۆش بە منەوەش قەت هەستان بەلاوازی بە ئینسیکوریتی کردیە بە بینینی ئەو شتانەکەوا خاصن لە ئینستاگرام کچێکی جوانتر لە خۆت وا دەزانی جوانە لۆ چکەوە فۆتۆشۆپی لۆکرایە و 50 ڕسمی گرتیە یەکەچی هەڵدەبژێری شەو ڕۆژ فلتەر و هەراوریا دایدەنێ قەت وی لێکردینە بۆ ئینسیکویر بن یعنی هەست بەلاوازی و بن کمی بکەن لەسا ئەو خەڵکەی کەوا لە سوشال میدیا بە خۆت بەدەستی خۆت فۆلۆت کردیە کەس دەستی نەگرتی قەدەستان کردیە سلااف ئەنگۆ جوادن لە کۆمنتی بخۆی لەسەر ئەو کەسەی دەمێنێتەوە کە فۆلۆی کردووە بۆ نمونە ئەگەر تۆ بۆ خۆت لە ناخۆتەوە سکیوربی ینی هەست بە ئینسکیوریتی نەکەی هەرچێ فۆلۆ دەکەی هەر نوع شتێکی دەبینی تۆ دەزانی کە ئەو شتە وایە فیکە لەوانەیە ڕاستیش نەبێ ینی بۆخۆی لەسەر خودی کەسەکەی دەمێنێتەوە کە فۆلۆی کردووە بەس تاچیدم زوومت کردیە بزانی چەند جوانانی تەمان ئەو شتان دەکرێت برۆیەکەی لە چێ کردیە پرچەکە چ ڕەنگە کراوەنیە بەس تا چەند کاریگەری لەسرت هەیە کاریگەری لەسرت نەکردیەوە قوتاکە برێ وەڵی پرسی بابچم سبوو کەمەچیوی یان خۆم زەعیفکەمەوەچیوی کاریگەری لەسەر لە سەرنگۆ لەسەرتون لەسەر منی کردیە کارگەری لەسەرم دروست کردی کاکجی شتێک پێ بڵێن کاکجی شتێک پێ لەگەڕێ
کاریگەری لەسەر دروست نەکردی یعنی ئەو ئینسانێک کە لە سوشیال میدیا خۆی عرض دەکات ئەوە لەوانەیە لایەنی شوفێی بیتن یا تەنها دیکۆرات بیتن ئەوە تو تێی دەگەی مەسە من دەرێم ئەتوو ینی نمونەت لەکن نییە برادەرێک ئەفلان لە سوشیال میدیای شازی سیاری داژوە ئە من شەو ڕۆژیش دەکەم ناگەمە زۆر نمونە هەیە زۆرمان هەبووە لاکشمی وای زۆر نمونە هەم زۆر نمونەمان هەبووە کە هاوڕێی خۆمان بووە ئۆتۆ ینی ئۆتۆمبیلێکی کڕیوە ینی هاوڕێکانی دەوری بری عسادەتیان پێ بڕوە ئەو ئۆتۆمبیلی چۆن کڕی جوانە چۆن گەشت بۆ ئامانزانە کۆ ئەوە لە ڕێگای ئەوەی کەوا تۆ شایکە چی دەکەن ئەو سوشیال میدیاکەی تەنها ینی چەند جوانە شش پێشمانەیە کاکە ژن لە مارێ نازانم بۆ خێزاندار نینەوەنی ئەمە گەنجی خێزاندارم بەس ئەو قسە پێی قەتعکەن مشکلە نەبیە کاکە دەبینی ژن لە مارێ فەریدون زینە ژن بەعام خێزانی من دەگەتون نییە ئینستاگرام پیاوەکە ئەوم لۆ بکڕا تاخم ئەوم لە بدا ئەو کە ئێستا شتوارڕیندا لەکنە بۆ لەکنە من برادر ئەوانە برادر مێ دەری لە بن هاتم بە ڕێکلامی ئینستاگرامی بەخۆی ئەو بن لە هەموو عایلەشی کەم تا زۆر ئەو شتە هەیە بەزەوت و زەنا بە تەجروبە زیاتر کە لە بەرەوەی ژیانی بەس ئەمەش جێمان لێ بوو زینە جێ لێ يعني بخوي وشي إنساني وشي مرافي همو كسك دكوت لحظة شي لاوازي لحياته يعني تمشى انستغرامي لكات نتوما خزقة أو شتمها بايا خزقة أو برتمها بايا خزقة ومكياجمها بايا وخصوصا لو إنفلونسر ناي وشي جورين بيجا كان كبراندي نوي دردا كان مكياجي نوي يعني حس لي دبيتم بيان كري كخلقش دبين تجربة ده كان بيج عن دبن حس لي دبيكري همو كسك كت لحظة شي لاوازي لحياته جوان فريد نفسري والله من دەتوانم تأسيلات نبوو لە سەتوو نمونەیەک ستایلە جوانە داینایە پرچی کەسی نزیکی خۆم یعنی گلەی لە باردۆخی خێزانەکەی کردە گلەی لەو باردۆخە ئابووری کردوکەم تێدایتی ئەمەش هەموو کارەکەی دەگەڕێتەوە سەوەی کە لە سۆشیال میدیا لە ئینستاگرام تیکتۆک فەیسبوک ئەوانە کۆمەڵێک شتی دیوە ینی خەڵکێک دەبینی بۆ نمونە بە شەو ڕۆژێک ینی دەبێتە خاوەنی کۆمەڵێک شتێ ئەویش فکرەکەی وە لە کۆمەلگایەکیش گەورە دەبێت کە کۆمەلگایەکەی کۆمەلگایەکە کە زۆر بە شتەکان باوەڕ دەکات ئەمە جۆ دەکات کە گلەی لە خێزانەکەی خۆی بکە گلەی لەو خێزانەی بکە گلەی لە بنەماڵەکەی خۆی بکە شەرم لەو بکەم ئەندامێکی ئەو خێزانە بێت جوانە فەریدونی کە باز دەکات دەگرێتەوە بۆ سێ دەگرێتەوە بۆ نزمی برێن ئاستا ڕۆشنبیری ئەو تاکانە سوکات و ژ کاریگەری ئەو شتێ کاریگەری لەسەر دەبێتن بۆزەتو کە ئینسان ئەگەر ڕۆشنبیر بوو ڕۆشنبیر و ئاستا ڕۆشنبیری بەرز بوو دەبێت قەنەعەت بۆ شتانە هەبێت بینێت کە هەیتی قناعات بوشتاني بيني كيتي كاتو هم مشتكر لا سات كدو لا سات كدو طبعا جان دورو يعني جان مستقر نبي جان ناخوش دبيتن توش كاريگري زور دروز دكاتن بيگومان سوشيال ميدياش كدوري زور گريجي بيني وا لبشانداني او شتانا چيانيان بالضبط سوشيال ميديا زوره چيانيان سوشيال ميديا منو يعني استبعام سناب شات انستغرام تيك توك برايتو اسا د صلاه لبجر د يوتيوبي سلاف لمگوش د پرسم بس بكرتي چيان سوشيال ميديا اسا او رقابات دكي يقل تيك توك هرتن زۆریش بەکاری دێنم زۆر تیک تۆک بەکاردێنم یعنی زاری وە هەبوو ئەو ئیمتحانانەیە کە هەم بووە زۆر ئێمانیشم کردو بۆ سۆ لەسەر تیک تۆک بوومە یعنی ڤیدیۆکان کورتن لەبەر ئەوە دێمەلات سناب شات لۆ کاریگەری دروست دەکات لەسەرت یعنی وا دەکە زۆر پێوە مۆژبووی زۆر سکۆر بکەی زۆر ڕسمی بگری کامەژ یعنی وەختەکان لەبات تیک توک من فيسبوك تيك توك تكاد دو كور كومالاتنا فيسبوك بس مثلا خرج داعشتي بابي من بابي ميديا دما مقدار ما زود بلا فيسبوك او هذا كات سيارك ميل زيني باشا كدرم سيار زيني يعني لهم وانم هيا دخوشم هيا هم بابتك كان سوشيال ميديا من باسكت بلام بابتك زور ضرور هيا بابتك بيش بابتي جوندانك يا اخي ديك بزين لو جونك آیا هزناکی سوشیال میدیا تأثیری لسر هستی تو کردیا ایموشنت یک نمونه بسیط لو دین مو ویدیویی 25 ثانیه تیک توک سلاف و شارکا بوم لرزق رویدا یک لبن عردی کتیا خرج دی هز بنا خوشی دکی کامنت چیدانه بنوسی خواه گوره آوان کا ویدیوی دوم دبینی پشیلکا لگه آوکی گمی دکار زور زوانه دڵت خۆش دەبی ویدیۆی سێم کابراایەک دێت ئەوەی باسمان کرد جوونی پێ دەدەی جوونێکی بەوەی دەدەی باشە تو هەست بەوەی ناکەی لە خلالی 1 دقه 2 دقه 4 5 هەستەکەت گۆڕا دڵخۆش بووی غەمبار بووی لایەنی دینیت بەقەوت بوو چکە پۆستێکی دینی دیت دوای پێکەنی دوای ڕۆمانسی بووی کچ و کوڕەکەت دیتیە مۆسیقایەک بەسەرتا نهاتیە بەسەرداتی زینە تو
طبعا لوي راديارة أو كتسند يعني خطر ريشة يعني كتسون كتيك توك وكبرنامج تيدا قاتن كمروف تي مشغولي دكاتن بس براند كان زور بكاري دين بونمنا عادك دروس دكان دعاية دروس دكان ولا مروف بكاتن بيكريتا بس عندك دعاية هي وقتی که دل تون بیت نگری دیلا پاری پیدا دم دی کرم عندك عادي دي كشيء كدل بيخوش كات أنا لاني من أجر أو برودكتي أو شتي بكرم لاني دل بيخوش بيت يعني أو شتي بكاردي مروف تيدا كان دزانك كو بكاردي هاتا متفق من السدوي سوشيال ميديا بتابتي فيديو كورد زديمة بسيار لان لم كيدلوم فيديو كورد دكم والله ما كيزور عسانا من ناتانم بلاتفورم مش كدروس كم تابت بخون هذا بيلو بلاتفورماني كهن وأنا كواتا هموتان هاوران لسر إيموشن طبعا إيموشن كاريجري لسر داخل السوشيال ميديا قد الخوش بيدو عدلنا خوش بيدو عديني برز بيدو سيرك بيو أنا تيوريك هي كبيدكتور ماجيك بولت تيوري لا حزتي بعشاري باسكة ماجيك بولت يعني سي يعني قول لي صحراوي كلا كتاب خاني فرانكفورت ألمانيا وسري هالدعوة وكوه بس للسوشيال ميديا ذكر يعني أو دين بخوي بروباغندا درس بو بس سونا وكو قلك أو شتاني كلا السوشيال ميديا بلا ذكرته يعني الميديا بلا ذكرته وكو قلة دتنا وسرت إيموشنا كانت ياري بيدكات وكاريجري لسرت هي بهموش شويك وكو تجد تناومش وكو قلة يعني وده بس سريع دروات تناومش كده إيموشنا كان وكو قلت برز دبته خواره دلت خوش دبه دلت تون دبه بس زيادة الكاريجري لسرت هي كاريجري لسر أو تسينا ناروشن بیرانه هست که باور به هموش تکی لسه سوشال میدیا دکن و هر شتک ببینن ایموشنیان لگالی تک دته یعنی بدست خوشیان نه بدست خوش من نه خوش میگه که گلوک سانداد نه بدست خو من نه یعنی سوشال میدیا بو فیچری درست کراوا که اکثر افکتی لسرت هبه زور زور بسریعی و کو قله ماجیک بولت وچی قله سریع افکتکی لسرت دست خوش فمصطفى cause and result هي لهم شونه يعني شتك ودكا شتك برهم بي باشا براي جنابت او هست گورینه لخلالی دقیق دو دقیق لگه توش ما خود نشاریو خوشی و ناخوشی و هراهوریای باسی کرد سلاف در انجامی چی لیدی لجیان روزانه تو رنگ داتوا كم تازور رنگدانەوەی هەیە ئەوەش دەگەڕێتەوە پێ ئەو بابەتەی دەگەڕێتەوە ئەو بابەتەی ئەگەر کاتچما کەمە ها بەڵێ دەگەڕێتەوە سەر ئەو بابەتەی ئەگەر بابەتەکە خراپ بوو طبعا يعني کاریگەری خراپ و بەرهەمی خراپی لەسەر دەبیتن ئەگەر بابەتەکە باش بوو طبعا يعني تو کاریگەری باش کاریگەری باش لەسەر دروست دەکات ئەوە دەکات ئینێژیت پێ بدات بۆ ئەوێ توانی بەرهەمیشی باش دەبی ئەنجامیشی باش بۆ دەستبێنی سەرێ فێرە دونێتن زوو بن مەوزوعی جوونەکەی دەبی هەر باسکەی تاکەی لاسایکەرۆمان بۆ دروست دەبێت تاکە دروست دەبێت وەکو ڕۆبۆت بێ ئەنی ئەو کارن ئەو کردوانەکە خۆی دەیکە هەستەکانی خۆی بەدەست خۆیەتی بەڵام کاتێک کەوتە ژێر ئەو کاریگەریانە ئەو هەستەکانی خۆی بەدەست خۆی نابێت لە کۆنتڕۆڵ خۆت دەستە دەرێ دەبێتە ڕۆبۆت نەوەکو ئینسانی ڕاستەقینە پرسیار لە تو هەمووتان ڕوو لە کامیرەیکەن ئەگەر هەمومان دیارین لەو عامەی کاکە خەڵکی سۆشیال میدیای دانایە ڕسقی مارومداری دەباتەوە بۆنی دەفرۆشی شتی جوان دەفرۆشی گوڵی دەفرۆشی ئایا هەز ناکەی بە کۆمنتە ناشرینەکەی تو دەبتە فیدباکەکی سالبی یان نێگەتیڤ خەڵکیکە دەرێ ئەو مادەم ئەوە جوونی پێدا هیچ نییە کەواتە نایکڕین هەز ناکەی دەبێ هۆی ئەوەی ڕسقی خەڵکی قەتاکەی هەز ناکەی کابرایەک نەفەرێک ڤیدیۆیەکی تۆمار کردێ لە سبەینەوە خۆی جوان کردیە بەلە چاوی جوانە هەز ناکەی کە کۆمنتێکی ناشرین دەنووسی ئەوە هیچ لە قیامەتی لێگەڕێ ڕوو بەڕوو دەبتەوە والله وبیلاوەتی لە حەقی لەسەرتە لە قیامەتی بەڵام لە دنیایش چەند دڵی دەشێنی لێ ئاخر جارتە جوون بدەیت بڕۆ جوون بەوانە بدەکەوە سۆشیال میدیاچیان دروست کردیە دەرێن وەرن جوونمان پێ بدەن بەوانە بدە بەمە نادەی بە هیچ شێوەک ئەمە جوابت نادەینەوە نیشانەی بێدەنجی لێرە ڕزانیە نیشانەی بێدەنجی ئیهمالکردنە جوون نادەی ئەوانە ژەموو لێرەنە ئەو خەڵکەی کە بینە لە هەموو شایەدە ئەو جارێ جوون بدرێ ئەتووی لێ کۆمنتەکانی خۆت ڕابگرە ئەو جوونەی ئەگەر ئەتوونی دەزانم لەوانەیە توش نەبی برایەکەت بی تربێتی بدە برەکە هیچ کە جوون مەدە ئەی بەو خەڵکە هەستی هەیە یعنی من کەس دەناسم یوتیوبی هەیە خواردنی دروست دەکات یەک دێ دەرێ ئەمری خۆت و خواردنەکەت نەمینێ ئەو کچە واز دەینی تەواو هەموو گۆڵەکەی نەفەرەکە هەستیارە سنسەتیڤە چرێ نەنگۆ جوون بمینیان نەمینێ بە کۆی دەنگ زۆر زار ئامانج گەورەی لەناو بردووە بە هیوای دیدار بە هیوای ئەوەی ئەو بەرنامانە زیاتر بکرێت نەک بەس لە کەناڵی کەیبیستار کەناڵەکانی کەش گەنجیتکە دابن نامۆزوعین
چاولێکەری کەی بستاری بن چاولێکەری عیب نییە گەلە بۆ باشە بی چاولێکەری لۆی عیبەت جوون بدەی یەکە چکە بۆ مادەم و جوندای با من جوونش پێ بدەیت خواتان لەگەڵ زۆر سپاس دەبۆ فەرەیدون زینا مستەفا سلااف و لە بۆ خۆشم لایک سبسکرایبتان لەبیر نەچی دەست خۆش لە بۆ کەناوی بیستار کەوا و هەلەی گواستەوە لەعنی و هەلەی لە بۆ ڕەخسان کەوا و بەرنامە خۆشەی بگوازینەوە و بە هیواریدار خواحات